وەستانمان لەگەڵم گەنجانە باسکردنە لە نەبوونی دەرفەتی کار، دەرچووی کۆلێژ و پەیمانگاکان و دانیشتووی دەڤەری باڵەکایەتین، بەشێکیان نەکاریان دەستکەوتووە و نەدامەزراون. بێکاری نەخۆشیێکی کوشندێ لە هەر کۆمەڵگایە کارڕووی لە توێژی گەنج دەکات بە تایبەتی لە باڵەکایەتی گەنجان بێکارن لە بەروی حکوومەتی هەرێمی کوردستان بەیاخی نەداوە بە دامەزراندنی گەنج لە کەرتی گشتی لە پاڵیدا کەرتی تایبەتیشی ئیهمال کردووە. ناوچەیەکی سنوورین مەرزینی دەوڵەتی حاجومەرانمان هەیە، دەبوایە کەرتی تایبەت ببوژێتەوە وە بەرهێنان دەستی بگەشت بە ئێرە دەیان و سەدان کارگەی جیاواز دروست بکرای لەوەی گەنجی ئێرە بکەویتە سەر ئیش، بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە بری بایەخدان بە کەرتی تایبەت و بژانەوەی کەرتە جیاوازەکان بە تایبەتی لە ڕووی کشت و کاڵەوە کەم دەڤەرێژی کشت و کاڵیە. ژمارەی دانیشتوانی قەزای چۆمان 35,754 کەس دەبن. لەم ڕێژەیە بەشی زۆری گەنجن. هیچ دەرفەتێکی کەرتی تایبەت لەم سنوورە نییە و لە کەرتی حکوومەتیش دانامەزرێن. سنووری جوگرافیا و دموگرافیای ناوچەکە سنووری قەزای چۆمان بە تایبەت پرسی گەنج، پرسی هەلیکار، پرسی کۆچی گەنجان هەمومان شایەتەوە دەدەین کە سنووری قەزای چۆمان خاوەنی مەرزێکی نێودەوڵەتی گەورەیە، ڕێگاکەی هەمڵتۆنی پێڵێن، واتە خاوەنی داهاتێکی زۆرە. وەک باقی ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان بەشێکی زۆری خەڵکی لە ناوچەی چۆمان بە تایبەت گەنجانی کە تەخەڕوج دەکەن لە زانکۆ دانامەزرێن. ئەوەی من تێبینیم کردووە لە 2016 و 17 تەنها لە سنووری ناحیەی قەسرێ 17 کەس بەیەک شەو ڕۆیشتن. لەو کاتەوە جا من داتاکەم بزەبێت هەمووی لەبیر نیە، لەو کاتەوە هەتا ئێستا لە سنووری قەزای چۆمان بەردەوام گەنجان ڕوو لە دەرەوەکان و کۆز ئەکەن. هەمووی پێوەستە بەچیت ئەتوانم بڵێم دوو کابینەیە دامەزراندن وەستاوە تەنها بە شێوەی گرێبەست لەوە دەچێت ڕێژەیەکی کەم جێگەی گەنج بکرێتەوە لە ناو حکوومەت و کای حکومڕانی ئەو وڵاتەدا. ئەوانەی کە تەخەڕوج دەکەن بە پێی معلومات شتێک کەمتر یا زیاتر نزیکەی 150,000 خەریجی زانکۆ هەیە لە هەرێمی کوردستان دانەمەزراون. گەنجانی ئەم سنوورە بەهۆی نەبوونی کار بەدەر نەبوونە لە کۆچ بۆ وڵاتانی ڕۆژاوە. کێشەی بێکاری لە شارە دوورە دەستەکان گرفتێکی گەورەی دانیشتوانەکەیەتی و تایبەت لە قەزایەکی وەک چۆمان نەکەرتی تایبەت تێیداوە بەرهێنان دەکات و نە لە حکوومەتیش دامەزراندن هەیە. پێشەوە مەحموود کورسات نیوز، چۆمان.